لا تەوەری دووەمی پرۆگرامی ڕۆژێکی نوێمان ئاماژە بە ڕۆژی جیهانی گۆچانی سپی و تایبەتمەندیەکانی ئەدەین وەک ئەزانین کە دوێنێ 15دا ڕۆژی جیهانی گۆچانی سپی بوو وەروەها لە ڕێکخراوی یەکێتی نابینایانی کوردستان چەندین چالاکی لەو ڕۆژەدا بەڕێوەچوو ئێمە ئەمانوێ بزانین تایبەتمەندی ئەو ڕۆژەچی و هەروەها بەست لە خۆشی لە ڕۆژی گۆچانی سپیچێ و کار و چالاکیەکان چی بوون کە لەو ڕۆژەدا ئەنجام درراوە بە میوانداری زۆر بەڕێز کاک عومەر خدر سەرۆکی یەکێتی نابینایانی کوردستان سڵاو لێ بە کاک عومەر بەخێر بێت. خوش بیا خسواس بەخێر بێ کاک عومەر. با سەرەتا لەوە دەست پێ بکەم بزانم مەبەست لە ڕۆژی گۆچانی سپی چییە و تایبەتمەندیەکانی ئەو ڕۆژە چییە؟ سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم دەستا خۆش بێ. ڕۆژی گۆچانی سپی دیارە ئەم بیرۆکەیە لە 1920 لەلایەن جیمیس بیک نابینایکی بەرتانیەوە ئەم بیرۆکەیە سەری هەڵداوە بەهۆی ڕەنگکردنی گۆچانەکەی کاتێک کە گۆچانەکەی ڕەنگەکە بە ڕەنگێکی سپی کەسێرەکە ئۆتۆمبیل و گالسکەکان ینی ئەزانن کە ئەمە کەسێک خاوەن پێداویستی تایبەتە یاخود نابینایە لە شەقامەکانە ینی کار ئاسانی بۆ دەکرێت. پاشان ئەم بیرۆکەیە پەرەی پێدرا لە 1930 لەلایەن یەکێتی نابینانی جیهانیەوە پەسەند کرا لە ساڵی 1964 لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا کۆنگرێس بڕیاری لەسەردا ڕۆژی 15دا وەکو ڕۆژی گۆچانی سپی دەستنیشان کرا. دیارە گۆچانی سپی تایبەتمەندی و خەسڵەتی خۆی هەیە ینی گرنگی و باخی خۆی هەیە. یەکەم نابینە هەست بەسەر بەخۆیەکی خۆی دەکات ینی کەسێکە ئەتوانێت لە ڕێگای گۆچانی سپیەوە هەست بەسەر بەخۆیەکی خۆی دەکات ئەتوانێت بچێت بۆ هەموو شوێنە گشتەکان با بڵێن وەکو مۆڵ و ڕۆستۆرات و کافتریا و ئەو شوێنانە و ئەتوانێت ئەوەی کە هەڵگری گۆچانی سپی بێ ئەمە یاساکانێتی هەڵگری گۆچانی سپی ئەتوانێت ئەو شوێنانەی کە سەگ با بڵێن لێ قەدەغە کراوە ئەتوانێت سەگیش بەرێ ئەو سەگانی کە ڕاهێنانیان پێکرا بۆ نابینە ئەتوانێت ئەوەش بەرێ و هەم ئاماژەیە بۆ کەسی بەرامبەر با بڵێن کە هەر کەسێک هەڵگری گۆچانی سپی بوو واتە ئەم کەسە کەسێکی نابینایە و پێویستی بە هاوکاری هەیە ینی کەسی بەرامبەر لەوە تێدەگات وەلا لە 2011 لە پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەش ئەم پەسەند کراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانیش لە 2011 کۆتایی 2011 با بڵێن. بەڵێ کاک عومەر 15 دەی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی گۆچانی سپی دیاری کراوە و ئێمە بەمەبەست ئەم ڕخسمانە ئەمڕۆوە تەوەرێکمان تایبەت کرد بە ڕۆژی جیهانی گۆچانی سپی و میوانداری بەڕێستمان کرد تا بزانین کار و چالاکیەکانی دوێنێ کە بۆ نابینایە لەلایەن یەکێتی نابینانی کوردستانەوە ئەنجامدرا چی بوون؟ بەڵێ دوێنێ ئێمە کار و چالاکیەکانی ئێمە هەموو ساڵێک لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا با بڵێن لە تەواوی جیهاندا وەکو ئەمریکا و ئەوروپادا ڕۆژی گۆچانی سپی هەموو ڕۆژێ ساڵێک لەلایەن یەکێتی نابینانی یاد دەکرێتەوە با بڵێن. هەر ساڵە ئێمە بە جۆرێک یادی دەکەینەوە. ئەم ساڵ بە خۆشحاڵی وەتوانیمان کۆمەڵە گۆچان کە نابیناکان چەند ساڵ بوو خوازیاری ئەم گۆچانە نەبوو بەدەستیان بێنن ئەمە بە یەکەمین جار توانیمان زیاتر لە 100 گۆچان بە هاوکاری مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆمان دەستەبەر کە لە تارانەوە بۆمان هات ئەمە دەستخۆشیان دەکەین مەکتەبی ڕێکخراوەکان کە هەمیشە پاڵپشت و پشتیوانمان بوون 100 گۆچانمان دابەش کرد بەسەر 100 نابینای شاری سلێمانیە. لەگەڵ ئەوەش هاوکاری مرۆیشمان پێشکەشکردن ئەوش لە ڕێگای کۆمپانیای ئۆرانۆسەوە بەڕاستی دەستخۆشیان لێ دەکەین ئەوانیش هاوکاریان کردین و بەیاننامەیەکیشمان دەرکرد کە ئەم بەیاننامە چەند داواکاریەکی تێدا بوو. داواکاریەکان چی بوون؟ داواکاریەکانی ئێمە ئەوە بوو بۆ حکوومەتی عێراقیش و بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لایەنی پەیوەندیدار بۆ داواکاریەکانمان ئەوە بوو یەکەم قەراری ساڵی 1979 کە هەر کەسێک کە نابینا بوو تەمەنی دەگەیشتە 18 ساڵ حکوومەت کاری دامەزرانی بۆ دەکرد. بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە ئێستا چەندین کەسمان هەیە کە تەمەنی گەیشتە 40 بۆ 50 ساڵیش بەش بڕوانە هەڵگری بڕوانامەی بە کەلێرۆسا یاخود پەیمانگایە کاری دامەزراندی بۆ ناکرێت. بەڵام بەداخەوە ینی بەڕاستی ینی ئەمە کارەساتێکی زۆر ینی گەورەیە کە ئێمەش تووشی بووین وەکو ئەو قەیراندارایی کە بەسەر حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە خاوەن پێداویستی تایبەت 150,000 موچەی پێڕەوا دەبینن ئەو 150,000 هاوشێوی فەرمانبەر و مۆزەف ئەمەش پێیان نادرێت پێمان نادرێت با بڕێن ئەمەش تاخیر دەبێت. بەڕاستی داواکاریەکانمان یەکێک لە داواکاریەکانی تریشمان ئەوە بوو کە زۆربەی نابینا و خاوەن پێداویستی تایبەت بە مین و تەقەمەنی وای لێ هاتووە لە هەر لە ساڵی 80کانەوە بگرێت تا کۆتایی 90ەکان ئەو شەڕانەی کە شەڕی ناوخۆ با بڵێن شەڕی ئێران و عێراق و ئەوانە ژمارەیەکی زۆر خەڵک کەمەندان بووە.
پێویستە ئەمانە قەرەبوو بکرێنەوە وەکو هاوشێوەی چیمیاباران و ئەنفال و ئەوانە قەرەبوو بکرێنەوە نە حکومەتی هەرێمی کوردستان بەس کەمەندامی سەنگەر هەژماریانەکە و نە حکومەتی عراقیش قەرەبووی ئەکاتەوە بەڵام سێرەکەن لە بەغا و لە بەسرا و لە عێراقا حکومەتی عراقی قەرەبووی هەمووی ئەوانەی کردوتە وەکو کەمەندامی سەنگەریش هەژماری کردوون. زۆر باشە. کا عمر وەکو سەرۆکی یەکێتی نابینایانی کوردستان چەندین کەسی بەهرەمەندیش هەیە کە خاوەن پێداویستی تایبەتە و نابینایە چۆن هەوڵدراوە کە دەستگیرۆی ئەم کەسانە بکرێت تاکو برەو بە تواناکانیان بن وەکو کەسانی ئاسایی بتوانن ئەو بەهرەی کە هەیەە بتوانن خزمەت بکەن باگەلەکەی خۆیان و هەروە خۆشیان پێی بەرەو پێشەوە بچن. بە هیچ جۆرێک کەتوانە بڵێم لەلایەن حکومەتی هەرێمەوە کار ئاسانی بۆ ئەو کەسانە نەکراوە ئێستاما لە ڕێکخراوەکەمان چەندین دەورەی جۆرا جۆرمان هەبوو وەکو دەورەی زمانی ئینگلیزی دەورەی مۆسیقا کە ئێستا هەر بەردەوامە دەورەی زمانی قورئانمان هەیە بە پێی خوازیاری خوێندکارەکانمان ئێمە دەورەکەین و دەورەی خەیاتیمان کردێتەوە کاری دەستی بۆ خانمان و ژنانی نابیناش بەڵام مەداخەوە دەستگیرۆدەیی نەکراون یعنی کەسانێکی زۆر بەهرەمەندمان هەیە مۆسیقیمان هەیە هونەرمەندمان هەیە قەنەعەتکە ینی کەسانمان هەیە ئەتوانم بڵێم هاوشەوی سابیر کوردستانی بەهرەمەندە وەکو لە ڕووی دەنگەوە لە ڕووی مۆسیقیەوە بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ هاوکاریەک لەو بارەوە نەکراوین یاخود کەسانێکن کە دکتۆران هەیە خوێندکاری دکتۆرامان هەیە لە زانکۆی سلێمانی ماستەرمان هەیە بەڵام بەداخەوە ینی سود لە توانەکانیان وەرناگرن پارێزەر هەیە کە ئێستا لە ئەرکایە بەڵام تا چەند توانراوە لە حکومەت وەکو حکومەت وەلایانی پەیوەندیدار ئەرک و بەرپرسیارەتی بات بە خاوەن پێداویستی تایبەت بە تایبەت نابینایە ڕێژێکی زۆر کەمە بەڵام ئێمە ناتوانین لە بڵێن حکومەت هەر خەمسار بووە بە ئیشی بۆ ئێمە نەکردووە کردوێتی بەس لە ئاست موحی ئێمە نیە بە خۆشحاڵیەوە ئەمە داواکاریەکمان پێشکەش بە حکومەت کرد حکومەتی هەرێمی کوردستان با بڵێن دە کەسی بۆ دامەزراندوین ئەوانەی کە هەڵگری بڕوانامەکان بە کەلێرس و ماستەریشان تێدایە هەردەیان خاوەنی بڕوانامە دامەزراندون دەستخۆشیان لێ دەکەین کە کاری جوان بکەن ینی ئێمە دەستخۆشیان لێ دەکەین بەڵام لە ئاست موحی ئێمە نیە سێرەکەین ئێمە کە خۆمان بەراوردکەین بە کەسانێک با بڵێن کە لە ئێرانەوە هەر وڵاتێکی نمونە کە دراوسی ئێمەیە ئەتوانم بڵێم لە هەشتاکانە 30 ساڵ لە دوای ئێمەوە بووە لە دوای عێراقەوە بووە بەڵام ئەوڕۆکە کە سێرەکەی بەنسبەت ئێرەوە هەرێمی کوردستان و عێراقەوە و ئازانی ئەچیتە ئەوروپا ئەو خزمەتی کە بە خاوەن پێداویستی تایبەت دەکرێت بە کەسێکی ئاسایش نەکراوە یعنی خزمەتێکی زۆریان پێکراوە با بڵێن ئەوانەی کە بەمین و تەقەمەنیەوە لاتوە ژیانیان تەمینە لەلایەن دەوڵەتەوە ئەو جا ئەتوانم بڵم کاریان پێدەدا نابینامان هەیە سێ چوار کاری هەیە ئێستا ڕاوشکاری قایمقامی مەریوان کەسێکە کە نابینایە لە بەریتانیا وەزیری ناوخۆ با بڵێن کەسێک بوو کە نابینا بوو بەڵام لای ئێمەوەنە هیچ پلە پۆست و پایەکمان نییە با بڵێن کە ئێمە جێی باسکردن بێت تەنها ڕێکخراوێکمان هەیە کە ئەو ڕێکخراوێ داکۆکی لە مافەکانی نابینان دەکات لە هیچ فەرمانگەیەکی حکومی ئەگەر کورداشمان بمەسرێنن بە چاوێکی لەوانەیە بە چاوێکی بەزەیی و بە چاوێکی ئەوە سێری ئێمە بکەن بڵێن ئەم کەمرای هاتووە لێرە بادانیشێ بە خۆی و معاشەکەی خۆی وەربگری و کێشە نییە هیچ بەرپرسیارەتێکی پێنات لە کاتێکدا بەڕێستان وە چەندانی ونمونەی بەڕێستان خاوەن بەهران و توانای زۆر باشترتان هەیە و توانای زۆر گەورەتان هەیە بەڵێ وەکو بەڕێوەبەرایەتیەکان وەکو دامەزگا حکومیەکان وەکو شوێنە گشتیەکان و شەقامەکان تا چەند ئاسانکاری کراوە بۆ نابینایە وڵای بەداخەوە بتوانم بڵم وەکو شوێنە گشتەکان و شەقام و ڕێگاوبانەکان هیچ کار ئاسانیی پێوە دیار نییە ینی با بڵێن کار ئاسانی چونکی کار ئاسانی چۆن نەکرێت لە وڵاتان کار ئاسانی بەو زۆرە ئەکرێت شەقامەکان با بڵێن بە خەتێکی زەرد ڕەنگ دەکرێت و چاڵێکیشی تایە کە نابینایەک گۆچانەکەی خاتە ناو چاڵەکەیەوە ئەتوانێت بۆ کوێی پێبەست بێ بتوانێت بڕوە ئەوجا بە دیزایینێکی جوانتر شەقامەکان ڕێکەخرێنەوە یاخود نەمام یاخود حەمودێک سێرەکە لە ناوڕاستی سۆستە هینەکە نەمامێکیان ڕاندوە یاخود حەمودێکیان لە ناوڕاستی یعنی هیچ کار ئاسانێکی ئەوتۆ نییە بەس ئێمە چەندین جار لێ ڕاگەاندنەکانە با بڵێن بە داوامان کردو لە حکومەتی هەرێم ئەکە ڕێستۆراتێک با بڵێن یاخود باڵەخانەیەک گشتی دروستەکرێت پێویستە ڕەچاوی خاوەن پێداویستی تایبەت بکرێت ڕەچاوی ئەوە بکرێت کە کەسێک کەمەندامە با بڵێن لەسەر عەرەبانەیە ڕەچاو بکرێت کە ڕەمپای بۆ دروست بکرێت ڕەچاوی نابینا بکرێت کە ئەو هێمایی کە بۆ نابینا دروستکراوە لە وڵاتان با بۆ ئێمەش دروستکە هیچ کێشەیەکی تیان نییە هەر بینایەکە بۆ بەڵێندەرێک با بڵێن دەرەچێ پێویستە مەرجی خاوەن پێداویستی تایبەتی تێدای بەڵام هەتا ئێستا توانم بڵێم شتێکی لەو بارەوە نەکراوە وەکو پێویست بێت کە لە ئاست موحی ئێمە هەبێت
زۆر باشە کامەر ئاماژەت بەوە کردەوەی کە ئێستا چەندین کەسانی خاوەن پێداویستی تایبەت و نابینا هەیە لەوەی کە ئێستا خاوەن بڕوانامەی بەرزن وەکو ماستەر و دکتۆرە لە پرۆسەی خوێندندا با ئێمە هەر لە پرۆسەی خوێندن لە پەروەردەوە لە سەرەتاییەوە هەتا وەکو دکتۆراش ئاماژەی پێ بکەین لەوەی کار ئاسالیان بۆ ئەکرێت لە کاتی پرۆسەی خوێندنەکەیە لەبەروی لەوانەیە قورستر بێ بۆ لە چاو کەسانی ئاسایی کە بتوانن ئەم پرۆسەیە بە شێوەیەکی زۆر باشتر ببڕن و بە ئاسانی بیبڕن. بەڵێ بەڕاستی لەلایەن حکوومەتەوە تا ئەسا کار ئاسانیەک بۆ نابینا نەکراوە وەکو پێویست بێت یعنی کە بڵێن لە ئاسی تومەحیمە بەڵام بە خۆشحاڵی و ڕێکخراوەکان بتوانم بڵێن ئێچەتی نابینایان کار ئاسانیەکی زۆرمان بۆ کردوون بۆ ئەوانەی کە هەر لە یەکی بنەڕەتیوە تا دواخۆناکانی خوێندن ئێمە کتێبخانەیەکمان کتێبخانەیەکی دەنگیمان هەیە با بڵێن ئەو کتێبخانە دەنگیە لە یەکی بنەڕەتیەوە تا زانکۆش بابەتی سەرچاو و ئەوانەش زانکۆش بۆ خوێندکارەکانمان تۆمارەکەین بەڵام بە خۆشحاڵیەوە ئێمە داواکارێکمان پێشکەش بە وەزارەتی پەروەردە کرد بەرەبەراتی پرۆگرامەکان کە وتمان ئەو ستۆدیە پێویستە بە فەرمی بناسرێنێ هاوشێوەی پرۆگرامەکانی خوێندن کە چۆن کتێبێک کە چاپەکرێ پێویستە ئەم کتێبەش لەلایەن ئێوە داهم بکرێن کە بخرێتە سەر سیدی یاخود فلاش یا میمۆریەک دابەشیکەین بە خۆشحاڵیەوە ئەو مەکتەبەمان کردوتەوە ئەمرەکەمان هەفتەی ڕابردوو دەرچوو ئەمە جێی دەستخۆشیە بۆ وەزارەتی پەروەردەکە ئەمە کار ئاسانی بۆ ئێمە کردو ئەم ستۆدیە بە فەرمی ناسێنرا لە 2002 ئەم ستۆدیۆ ئیشەکە ئێمە چەندین جار داواکاریمان کرد ئەم ساڵ بە خۆشحاڵی و گیان لێگرتین کە ئێستا کتێبخانەیەکمان هەیە لە شاری سلێمانی هەر لە دەهۆکەوە هەتا خانەقین و کەرکک و هەمووی ئینشاءڵڵا لەمەدا ئیشی بۆ ئەەکەین و سێ مامۆستای بەڕێزیش بۆمان دەستنیشانەکەن و ئەینێرن کە پسپۆر بن لە وارەیە کە بتوانن کاری دەنگی و ئەوانە بکەن. بەڵێ کاکومەر باس لەوە کرد کە چەندین خولتان کردوتەوە بۆ نابینایان و بەردەوامیدان بەم خولانە و گرنگیدان بەم خولانە بە تایبەت بۆ نابینایان تا چەند گرنگە؟ والله ئەمە طبعا ئەو دەورانە گرنگی و باخی خۆیان هەیە یەکەم نابینا لە گۆشەگیری نەجاتی دەبێت پێش ئەوەی کە ئەم ڕێکخراوانە هەبن نابینا لە چوارچێوەی دیوارێکا بوو ئەوە یا لە حوجرەیەکە لە مزگەوتێکە ئەگەر قورئانێکی بخوێن بیانەی خوێندە بێ فێر بوو بێ نەخوێندن هەبوو نە بۆ شێوازە نەبوو بەڵام بە خۆشحاڵیەوە یعنی ئەگە بڵێن لە ساڵی هەشتاکانە چەند مامۆستایەکە بووە یعنی توانم بڵێم پەنجەی دەستێکیش نەبوون کە مامۆستای نابینا لە شاری سلێمانیە کە بڕوانامەیان هەبوو ئەوش کە لە بەغا تەواویان کردووە بەڵام ئێستا بە خۆشحاڵی و لە ڕێگای ڕێکخراوەکانە لە ڕێگای ئەو دەورانێکی ئێمە ئەیکەینەوە توانیمانە ئەتوانم بڵم نزیکەی زیاتر لە 100 کەس هەر لە شاری سلێمانیە کە هەڵگری بڕوانامەی بەکەلێرەسن ئەمە جێی خۆشحاڵی ئەمەش ئاستی شارستانی وڵاتەکەشمان پیشان دەدا کە تۆ کەسێکی خاوەن پێداویستی تایبەت یاخود نابینا بتوانی بڕوانامەی بەکەلێرەس بێنی ئەمەش ئاستی ئەوە پیشان دەکە ئەم وڵاتە چییە وڵاتێکە لە ڕووی شارستانێتیەوە لە ڕووی پێشکەوتنە وڵاتێکی پێشکەوتووە ئەوجا ئەو خولانێک کە ئیکەینەوە بۆ هۆشیارکردنەوەی تاکی نابینایە با بڵێن کە لە ماڵەوە دوورکەوێتەوە هەم کاتێکی خۆی کاتێک هەبێت کە فراغ نەبێت لە هینی ئەوانە فراغێک نەبێ و هەم فێری زمان ئەبن هەم فێری مۆسیقا ئەبن هەم فێری قورئان ئەبن ئەمەش گرنگی باەخی خۆی هێت لەو ڕۆوە و نابیناکان خۆیان داوا ئەکەن کە ئەوە بکەن دەوراتیان بۆ بکەینەوە ئێمە خوێندنگەیەکەم دروست کرد کە خۆم بەڕێوەبەری خوێندنگەکەش بە خوێندنگەی بینایی بۆ فێربوونی گەورە بە خۆشحاڵیەوە چەند ساڵێکە ئەم خوێندنگەیە نەماوە بەهۆی ئەوەی کە نابینا نەما کە نەخوێندەوار بێت ینی هەر لە 15 ساڵیەوە هەتا تەمەنی 50 ساڵش ئێمە وەرمان ئەگرت لە خوێندنگەکە خۆمان بە خۆشحاڵیەوە زۆربەی زۆری نابیناکان کە دەرچوون و کە ڕوانامەی بەکەلێرەسان هەیە لەو خوێندنگەی چێتی نابینانی کوردستان دەرچوون. زۆر باشە ئەو گرنگیدانەی ئێوە ئەوکردنەوەی خولانە و ئەو کار و چالاکیانە تا چەند هاندانەکە بێت بۆ کەسانەی کە خاوەن پێداویستی تایبەتن نابینان لە تاوەکو بتوانن زیاتر ئەو بەهرەی هەیەیان ئەو کاری کە هەیەە زیاتر پەرەی پێبن. ئەمە شاندانێکی باشە یعنی نابیناکان یەکەم واکەن کە باوەڕیان بەخۆ بێ باوەڕیان بەخۆ بێ بڵێ کە شوێنێکە پشتگیری لە ئێمەکە یعنی ماڵێکی دووەمیان هەیە بۆ نابیناکان کە شوێنێکە پشتگیری لە ئەوانە کات و کە ئێمەش کەسانێکی نوکو کەسانێکی ئاسایی ئەتوانین تەحمل لەگەڵ دەوروبەری خۆماکەین لەگەڵ کۆمەلگاکەین هەم نابینا واکەین وامان کردووە کە کۆمەلگا با بڵێن کەسێکی نابینا نامۆ نەبێت بەتایبەت لە شاری سلێمانی ئەتوانم بڵم ئێمە لە شاری سلێمانی توانیمانە نابینا تێکەڵا بە کۆمەلگەکەین وەکو کەسێکی ئاسایی بە خۆشحاڵیەوە کە سەیری ئەەکەن لە هەموو شارەکان ئەتوانم بڵم باشترە خەڵک زیاتر بەدەم نابیناشەوە دێت و بە هاوکاری پاڵ پشت و پشتیوانی دەکات
لە ڕووی ترەوە با بڵێن هەم نابیناکە بۆ خۆی ینی بەهرەیەک فێرە بێت فێری ئەوە ئەبێت کە با بڵێن هەم فێری مۆسیقا ئەبێت یان فێری ئەوە ئەبێت کە باوەڕی بەخۆ بێت زۆر نابینامان با بڵێن تووشی نەخۆشی دەرونی بووە بەڵام کە هاتوتە ئەم ڕێکخراوە با بڵێن چارەسەری وەرگرتووە یان وەکو با بڵێن چارەسەری وەرگرتووە کە توانیوێتی کە باوەڕ بەخۆی بکە هەوڵ بدا بخوێنێت نابینا هەبوو تەمەنی 20 ساڵ بووە نەخوێندەوار بووە ئێستا بڕوانامەی هەیە ئەمەش گرنگی خۆی هەیە کە تۆ بتوانانی کەسێک لە تەمەنی 20 ساڵیە بڕوانامەی هەبێ خۆم یەکێک بووم کە 12 ساڵ لە خوێندندا بڕام کە بەهۆی ئەوی کە چاوم لەدەستدا دوای ئەم 12 ساڵە دەست لە سفرەوە دەستم پێکردێتەوە ئێستا بڕوانایی بەکەلەرۆسم هەیە لە 2002 من مامۆسام مامۆسام چەندین نابیناشم پێگەیاندوو لەمە خوێندنگەی ئاسایش مامۆسا لە چ بوارێکە من پسپۆرم لە زمانی کوردیە لە زمانی کوردیا بۆ نابینایەن بۆ نابینانیش بۆ خەڵکی تریش بەڵێ سەرکەوتوبی مامۆساگیان مامۆستا چۆن کەسێک لەسەر شەقامێک نابینایەک ببینێت هاوکاری بکات بە شێوەیەکی دروست هاوکاری بکات بەپێی هەنگاوەکانی بەپێی دەستگرتنەکەی بەپێی وتنی بەرزنوزمی ئەو شوێنە تا لای ئەو نابینایە ئاسانکاری بۆ بکات نەک ئەوەنەی کە بیەوێ هاوکاری بکات بەڵام کارەکەی لێ قورسکات بەڵە یەکەم کە تۆ ئەتێ هاوکاری نابیناکە ئەتوانی لی بپرسی بڵێ پێویستیت بە هاوکاری هەیە طبعا ئەگەر ئەوش پێویستی بە هاوکاری هەبێ ئەڵێ بەڵێ بەڵام تۆ وەکو کەسێک ینی بە شێوازێکی ئاسایی ینی ئەبێ کەسی چاوساخوەری بگرێت قۆڵکا بە قۆڵیا یانی شتەکەونە قورس نەکە قۆڵەکە هەیە قۆڵەکە بە قۆڵیا قۆڵی تون ئەکات ئیتر نابیناکە خۆشی نازانێت چۆن بڕوە یعنی زۆر بە ئاسایی بە سادە و ساکاری توانی قۆڵکی بە قۆڵیا ئەویش وەکو کەسێک وەکو کەسێکی ئاسایی دەتوانی لەگەڵ تا دێت و هیچ کێشە و ژوور گرفتێکی نییە بەڵێ وەکو شۆفێرانی تەکسی چۆن مامەڵە لەگەڵ نابینایانە بکەن وڵای شۆفێرانی تەکسی باشن ینی مامەڵان باشە بەڵام من بەڕاستی جارێکیان نابیناکان بۆیان جێرامەوە دەستیان لە تەکسیەک ڕاگرتە بوو تەکسێکە ڕایگرتە بوو تبی بۆکوێ ئەسن کەزانی بکە نابیناوتی وڵا سەر هەڵتان ناگرم بۆچی هەڵمان ناگری وڵا ناتوانم دوایی چۆن دوای داتان بەزێنمەوە ئەمەش جار هەیە ڕوودادا بەڵام بەحام تەکسیەکان باشن ینی خەڵکانێکی ئەتوانم بڵم سلێمانی پشکی شێری بەرەکەوێت لە هۆشیاری لە هەموو ڕێکەوە مەحەمەلە و تەعاملیان زۆر خۆشە لەگەڵ نابیناکانە با پێ بڵم نابیناکانیش زۆربەی شاری سلێمانیش ئەتوانم بڵم هاوکاریکی باشن لە چاو شارەکانی تر بەڵێ مامۆستا قسەکردن و وەتەکێتی شۆفێران و هاوڵاتیان بەگشتی لەگەڵ نابینایانە چۆن بێتە ئەم نابینایە یان خاون پێداویستێکی تایبەت بەگشتی هەستێکی ناخۆشی لا دروست نەبێت وڵا هەمتوان بەس باشی ساری سلێمانی کەم بەڕاستی ئەتەچێتی خەڵکی شاری سلێمانی جیاوازە یعنی لەگەڵ هەموو کەسێک مناڵم سلێمانی شاری خۆمانە وەسپی دەکەین بەڵام لە هەموو شوێنێک جیاوازە ئێمە گەڕاوین بە چاوێکی زۆر ئاسایی وەکو کەسێکی ئاسایی سیرمانەکەن ینی کەسیانێکن کە تحملیان ئەوە هەست بۆ ناکەی کە تۆ کەسی بەرامبەر کە تۆ بە نابینا ئەزانیا بەکەم توانە ئەزانێت ئەمەش جێی خۆشحاڵیە بەڵام لە هەشتاکانە کە بۆ مەژێرنەوە بۆ شێوازە نەبووە نابینا بە زۆرێکی تر سیرکە ئەسا بە کەسانێکی با بڵێم شارەزا و بیرمەندیان دەزان نابیناکەن تا ڕادەیەک زۆر باشە وەکو یەکێتی نابینایانی کوردستان چیتان هەیە ئەتانەوێت چیتان بۆ بکرێت داواکاریتان چێ کە تا ئێستا بۆ نابینایان جێبەجێ نەکراوە لێرە وڵای داواکارەکانی ئێمە بەحام ئێمە ئەمانەوێ یەکەم باسی موچە ئەکەین پێویستە حکوومەت ژمارەی ئەوەنە زۆر نین کەمە پێویستیمان بە موچە هەیە با بڵێن پێویستیان بەوە هەیە کە ژیانێک دروستکەن ئەو گەنجانەکە کچەکانی شوکڕەکانیشمان بوونەتە قەیرە لەسەر ئەوەی کە بژێوی ژیانیان نییە ینی 150,000 ناتوانن ینی خۆیان پێبەڕێ بکەن یەکەم کاری دامەزراندنیان بۆ بکرێ وەکو وەفایەک بۆ ئەوانەی کە بە کەلێرۆسیان هەیە و خوێندنیان تاوا کردو یاخود ئەوانەی کە حافظ القورئانن بە هەمان شێوە کاری دامەزراندنیان بۆ کەسە بەڕێبەراتی ئەوقاف دووهەم قەرەبی ئەو کەسانە بکرێتەوە کە تەسعیان داوە با پێڵم قوربانی ئەو جەنگانە بوون سێهەم دەڕووی یەکەی نیشتە جێبوونەوە ئەوەش کار ئاسانیمان بۆ بکرێت بە پێدانی زەوی بێ بە پێدانی سوقە بێ بۆ ئەو کەسانەی کە بێ شوێنی نیشتە جێبوونن و داواکارەکان زۆرن کە ئێمە باسی بکەین لە ڕووی خوێندنیشەوە ئەو جیهاز و با بڵێم ئەو شت پێداویستیانی کە پێداویستین تایبەتن بۆ خاوەن پێداویست تایبەت بۆ نابینە ئەوانەش حکوومەت هاوردام کە بیهێنێت
وبد من داواکاریکی تری ئێمەش ئەوە بوو بەڕاستی زۆر زەخر لەسەر ئەوەکەینەوە کە بەرنمەیەکی ناتیقە هەبێت لە کۆمپیوتەرە هاوشێوەی زمانەکانی عەربی و ئینگلیزی و فارسی و هەموو زمانێک لە کۆمپیوتەرە هەیە بە ناتیقە زمانی کوردی نییە ئەمە هەم لە ڕووی زمانەکەتەوە زمانەکەت بە ستانداردکردنە دەتوانانی بڵێ وەکو زمانێکی نیشتیمانی و ئەوانە لە ڕووی خۆ گرنگی و باخی خۆی هەیە هەم کار ئاسانەیەکیشە بۆ ئێمەی نابینە کاچینە سەر کۆمپیوتەرێک لە جاتی و ئێمە بە ئینگلیزی گوێ لە کۆمپیوتەر بگرین بە کوردی گوێ لێ دەگرین و زۆر کار ئاسانەیەکی باشە ئەگەر ئەوەش حکوومەت بیکردایە زۆر باش دەبوو. بەڵێ مامۆستا سەبارەت بە چالاکیەکانی دوێنێ یەکەتی نابینانی کوردستان چەندین چالاکیتان ئەنجامداوە و باست لەوە کرد کە 100 گۆچانتان بەخشیوە بە نابینایان ئەگەر باسێکی تایبەتمەندی ئەو گۆچانانمان بۆ بکەیت و هاوکارانیشم وەکو سلایددایان ناوە کە چالاکیەکانی دوێنێتان چۆن ئەنجام درراوە. ئەم گۆچانەی کە دوێنێ دابشمان کرد بەسەر نابیناکانماندا ئەم گۆچانە بۆ یەکەم جارە ڕێکخراوەکەمان گۆچانی لەو شێوازە بێنین با بڵێن ئەو گۆچانە تایەکی لە ژێرایە ینی هەز بە بەرزی و نزمی و چاڵی و چۆڵی ئەوانە ئەکە و کار ئاسانەیەکی باشە بۆ ئێمەی نابینە دەتوانم بڵم جیاوازی و تایبەتمەندی ئەم گۆچانە جیاوازە لە گۆچانێکی ئاسایی کامە تایبەتە بە نابینە هەم گۆچانەکە گۆچانێکە کە بچووکەکرێتەوە توانی بخێتە گرفانتەوە ئەتوانی هەر کاتێک کە پێویست بوو دەریکەی و نابینە ئەتوانێت جۆرێک لەسەر بەخۆی خۆی بەهۆی ئەم گۆچانەوە بەدەست بهێنێت. باشە مامۆستا 100 ژمارە بەردەستە بۆ نابینایان لە ئێستادا کە دوێنێ بەخشیوتانە بە نابینایان ئەکرێت ڕێژەکە زیاتر بکرێت تەواوی نابینایان ئەم گۆچانیان بۆ بەردەست بێت. والله ئیمکاناتی ڕێکخراوەکە هەر ئەوە نەبوو کاویش بەڕێز مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان ئەم هاوکاری ئێمە کرد ئێمە داوای 100 گۆچانمان لێ کرد بە خۆشحاڵی ئەوانیش بۆیان کڕین لە دەناەت ئەگەر بڵێن لە ئاستمۆحی ئێمە نییە قەڵازێمان هەیە ڕانیەمان هەیە کەلار و کەفری و هەڵەبجە و کۆیە و هەموو شارەکانی زۆنی سەوز با پڵم لەژێر سەرپەرشتی ئێمەدان بە کەرکووکیش و خانەقینیشەوە بەڵام 100 گۆچان لە ئاستمۆحی ئێمە نییە بەڵام هەر زۆرە ینی هەر باشە ینی شتەکە لەوە باشترە کە بڵێ هیچم نەکردووە. بەڵێ مامۆستا زۆر خۆشحاڵ بووین سوپاس بۆ ئامادەبوونت بۆ دەستان خۆش بێت پرۆگرامی ڕۆژێکنی و ئەمڕۆ ئامادە بووی لەگەڵمانە دووبارە بەخێر بیت. دووبارە سوپاس بۆ ئامادەبوونت.